ئەوەی ئێستا دەیکەین ئیشپێکردنی ماتۆڕەکەیە. جۆن مۆنێ دروستکەری فڕۆکەی سۆنەکسە هەموو جارێکیش خۆشحاڵە کە نمایشتی تاقیکردنەوەی فڕۆکەی وایەکس دەکا. EMF ئیشی پێ بکە. وەک فڕۆکەیەکی بچووکە، شێوەی فڕۆکەیەکی بچووکە، بەڵام دەنگی وەک فڕۆکەیەکی بچووک نییە. هاڵنەر ئەمەش چونکە وایەکس بە ئامێری بەکارهێنەری ئەمەش چونکە وایەکس بە ئامێری بەکارهێنەری سوتەمەنی کار ناکا بەڵکو بە پاتری کار دەکا. ئێمە هەویستمان بیرۆکەی سەبارەت بە فڕۆکەکانی کارەبایی وەگەڕخین و ئەوەش لە ڕاستیدا ئاخرین قۆناغێتی. ئەو مادەی فڕینە ئێستا بە تەواوی فڕۆکەیەکی کارەبایی سربەخۆیە بۆ مانایە باتری ئەلکترۆنیکی ماتۆڕی خۆی هەیە. ئەو پاتریەی وزە دەدا بە وایەکس بەرهەمی سۆنەکسە. کۆمپانیاکە لە ساڵی 2006دا دەستی بۆ بەرنمەیە کرد بۆ پەرەپێدانی وزەی ئەڵتەرناتیڤ بۆ فڕۆکە. ئەوەی ئەمڕۆ ئێمە ڕوبەڕووین پێم وایە ڕووداوێکی وەرسەرخانە. گرێگ وڵن ئەندازیاری فڕۆکەیە بە وردی چاودێری فڕۆکەی وزەی ئەلکتریک دەکا. ئەو مەچینەیە کە دەتوانین جێگۆڕکەی پێ بکەین چ بە ئێمە بدات، نەکرد لە سەرزەوی بەڵکو لەسەر ئاسمان. خاوێ نانۆ دەکرێتەوە، زۆر کاری ئاسانە و هێزی زۆری بۆ کردداری بەرەو ئاسمان هەیە. ئەندازیار جۆناتان هارتمان کۆکە. وزەی کارەبایی بەرژەوەندێکی زۆری بەسەر سووتانی وزە لە نێو مەچینەی ئاساییدا هەیە. دەنگ و لەرزینی کەمە، بە پێی سروش خەرجی کەم دەکاتەوە و بەکارهێنانیشی ئاسانترە. هارتمان ئەندامی تیمی فڕۆکەی سایکلۆسکیە بە گیانێکی داهێنەرانەوە لە پرۆژەکەدا کار دەکا. هەلیکۆپتەرێکی تاگ ئامێریە و بە پاتری کار دەکات و US هایبر دروستی دەکات. سەرچاوی وزەی فڕۆکەکە دوو بەستە باتریە کە لە هەردوو لای فڕۆکەکەی دەبین و لە مەست سازکراوە وەک ئەو باتریانەی کامپیوتەری لەپتاپە کە بە کارەبا پڕ دەکرێنەوە. هارتمان دەڵێ بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی وای کردووە سایکلۆسکی بێت لە ئەڵتەرناتیڤ کاتەوە. ئەو فڕۆکە کارەبایە بە تایبەتی ڕۆڵێکی گەلێک گرنگی هەم بۆ بەشی بازرگانی و بۆ بەشی لەشکری هەیە و ئەو ڕۆڵە ڕەنگە بەهۆی خراپکردن لە سوتەمەنیدا هەڕەشە بۆ بکرێت. بەڵام ئەم پرۆژەیەش بەبێ سەختی و تەگەرە نییە، چونکە پاتریەکان گەورە و قورسنەوە بۆ ئامێرەکان پێویستە سووک بن. نۆژەنکردنەوەی سەرەکی بریتیە لەوەی ئەم پاتریانە بچووکتر و سووکتر بن. هارتمان پێی وایە سایکلۆسکی چارەسەری بینیوەتەوە و واش چاوەڕوان دەکا بەم زوانە تاقیکردنەوەکە دەست پێ بکە. ئەمە دەتوانێت بفرێت و دەشفرێت ئێمە چاوەڕوانی ئەنجامی بدەین کە لە کۆتایی ساڵدا دەبێت. پرۆژەکانی سۆنەکس و سایکلۆسکی دوو نمونەن لە گەشەکردنی داهێنان لە فڕۆکەی بەکارهێنەری پاتریدا. شارەزاد دەڵێن ئەم تەکنەلۆژیایە بۆ بەکارهێنانی بازرگانی ئاسمانی خەونیەکە لە ئایندەیەکی دووردا. ئەم راپۆرتە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە پێشکەشتان کرا.